کوردستان وەستا بوو، بەڵام ئەمڕۆ هێرشی دیکە کرا ئەنجام درا هاوکات لەگەڵ با بڵێن هێرشەکان شاندێکی عێراقی لە هەرێمی کوردستان بوو لەگەڵ وەزیری ناوخێرێمی کوردستان و هەندێک لە بەرپرسانی دیکەی پێشمەرگە و هێزە ئەمنیەکان و پێم وابێ ئاسایشیش لە هەرێمی کوردستان کۆبنەوەیان کرد. قاسم عەرەجی لێبوو بە دڵنیاییەوە. دوای کۆبنەوەکە کۆنفرانسی ڕۆژنامەوانی هەبووە، وەزیری ناوخێرێمی کوردستان قسەی کرد هەم قاسم عەرەجی، گوایە هەندێک ڕاستپاردەش ئامادە کراون بە هەردوو لا نووسراون و با بڵێن دەدرێت بە محەممەد شیع سوودانی فەرماندەی گشتی هێزە چەکدارەکانی عێراق بۆ ئەوەی لەبارەی هێرشەکانەوە گەرشتێکی دیاریکراو هەبێ بڕیارێک لێ پێچینەوەیەک با بڵێن هەر شتێکی دیاریکراوی لەو بابەتە بە دڵنیاییەوە کاری لەسەر بکات، بەڵام ئەکرێ یان نا ئەمە پرسیارەکەی، چونکە بەردەوام هەرێمی کوردستان لەو بارەیەوە گلەی هەبووە. کاتی با بڵێن نزیکی هەفتەیەک دوو هەفتە لەمەوە پێش وەزارەتی ناوخۆ خودی وەزارەتەکەی ڕێبەر ئەحمەد کامڕۆ لەگەڵ قاسم عەرەجیا کۆبوونەوە گلەی ئەوەی کردوتی پێشتریش لێکۆڵینەوە کراوە، ڕاپۆرت ئامادەکراوە، تەنانەت گەر دوور نەڕۆین ناوی با بڵێن یان ئەو شوێنانەی کە بەرپرسیار بوون بە ئامانجگرتنەکانی هەرێمی کوردستان دیاری کراون و دراون بە بەغدا، بەڵام هیچی وا لەبارەی لێپێچینەوەکی دیاریکراو سزادانی هیچ گروپ و لایەنێکی دیاریکراو نەبینراوە. ئەم جارە هیچی دیاریکراو ئەگۆڕێ یان نا. حقیقەت زۆر جارە و هێرشانە با بڵێن بەشێکی بە هۆکارەکانی بەشێکی باش لە هۆکارەکانی گەڕێنرانەوە بۆ پەیوەندیەکانی بینی هەرێمی کوردستان و بەغداد و ئەو ناکۆکیانەی لەبارەی نەوت و دارایی و هەندێک پرسی دیکەوە لە نێوان هەردوو لایە هەن بە دیاریکراویش لە دوای ڕێکەوتنەکەی هەرێمی کوردستان لەگەڵ ئەمریکا مەبەستم ڕێکەوتنە 110 ملیار دۆلاریەکەیە تایبەت بە ڕێکەوتنی هەرێمی کوردستان و عێراقیان ناکۆکیەکانەوە لێک تێگەشتێکی دیاریکراو هەیە. ئەگەر ئەمە چۆتە بواری جێبەجێکردن و گرفتێکی دیاریکراو لە نێوان هەردوو لایە نەماوە بۆچی ئەم هێرشانە بەردەوام من ڕاستە کەم بوونەتەوە، بەڵام ئەمڕۆ دوو هێرشی دیاریکراویان دوو درۆنی دیاریکراو لە هەرێمی کوردستان کەوتونەتە خوارێ. سەرباریەوەی هەرێمی کوردستان چاوەڕێی شتێکی دیاریکراوەکە لە بەغداد لە چوارچێوە ڕاستپاردەی کە دراوە بە ئەدرێ بە سوودانی، بەڵام وەزیری ناوخۆی هەرێمی کوردستان گوتی ئەگەر بەغداد چارەسەری نەکا بێدەنگ نابین. هەر بەڕاستی هەرێمی کوردستان لەو بارەیەوە توانێت چی بکە بێدەنگ نابێ چی پێکرێ. هەموو ئەمان لە کاتێکان کە بە دڵنیایی ینی فشارەکانی ئەمریکا لەبارەی گروپە چەکدارەکان و حەشدی شعبی بەگشتی لەسەر عێراق هێشتان بەردەوامن و عێراقیش بە تایبەت لایەنە شیعیەکان زۆربیان مکوڕن لەسەر دەرکردنی یاسای حەشدی شعبی کە کاتێک سێری ناوەڕۆکی یاساکەشەکەی بە دڵنیاییەوە پێچوانەی ئەو ویستانەیە کە ئەمریکا بەردەوام لەبارەی کۆنتڕۆڵکردنی گروپە چەکدارەکان و حەشدی شعبی و کردنیان بە بەشێک بە لە هێزە ئەمنی و سوپاییەکانی فەرمی عێراق بە دیاریکراوی لە وەزارەتی ناوخۆ وەزارەتی بەرگری بەڕاستی ناوەڕۆکی قانونەکە یاساکە بەو شێوازە نییە. بۆیە ئێمە ئایا هەرێمی کوردستانیش نی بەردەوام لەگەڵ ئەم بێنەوە بەردەیە لەگەڵ گروپە چەکدارەکان و حەشدی شعبی بەردەوام بێ یان نا. من هەموو ئەمانە ئەم پرسانە هێرشەکان لیژنەکە چی پێکرێ ڕاستپاردەکانی کە ئەدرێ بە سوودانی توانێت چی لەبارەوە بکە و مەسلەی قانونی حەشدی شعبیش بە دیاریکراوی هەندێک بە دڵنیایی و لە کۆتایی ئاچمە سەری لەگەڵ جەباریاوەرە مینداری پێشووی وەزارەتی پێشمەرگە گفتوگۆی لەبارەوە کەم. کاک جەباریاوەر سڵاوت لێبێ هیوادارم زۆر باش بی، پێم خۆشە گفتوگۆت لەگەڵاکەمەوە. بەڕاستی پێم وابێ ماوەیەک لەمە و پێش بە هەمان شێوە گفتوگۆم لەگەڵا کردی وە قسەمان لەبارەی ئەوە کرد کە بەڕاستی کێ ئەم هێرشانە ئەنجامەیە، بەڵام پێم وابێ ئێستا پرسیاری ئەوەی کێ ئەم هێرشانە ئەنجامەیە زۆر لە شوێنی خۆیان نەبێ. ینی ڕوونە حەشدی شعبی و گروپە چەکدارەکانی بەناو مقاومەن ئەوەیەک لای بۆتەوە و بەستیشمانەوە بەشێکی باشی بە ناڵێم هەمووی ئەڵێم بەشێکی باشی بە ناکۆکیەکانی بینی هەرێمی کوردستان و بەغداد ئێکۆ ناکۆکیەکانیش ئەوە ڕێککەوتنێکیان جۆرێک لە لێک تێگەیشتن لە نێوان هەردوو لایە کراوە، بەڵام هێرش بۆچی بەردەوامە؟
بەڵێ سڵاو لایەوەی بەڕێ سڵاو لە گشت بینەران و بیسەران و گەلێک لە مەمنون. ستافەکانتان بە شێوازێکی گشتی. بەڵێ ئێمە پێشتر گفتوگۆمان کرد دەربارەی ئەم بابەتە، ئەو من هەر لە یەکەمین ڕۆژەوە لەگەڵ هەموو کەناڵەکانی ناوخۆیی لە هەرێمی کوردستان و کەناڵەکانی عەرەبیش لە عێراقدا و کەناڵەکانی هەندێک کەناڵی نێودەوڵەتیش هەر لەو کاتەوە وتوومە ئەم درۆنانە لەلایەن هەندێک گروپی ئەتوانم بڵێم کە گوێڕایەڵی فەرمانەکانی سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی فیدراڵی عێراق کە فەرماندەی گشتی هێزە چەکدارەکانی عێراقە کە ئەمانە لەوەتی هەن نەهاتوونەتە ژێر فەرماندەی بڵێن حەشدی شعبی هێزەکانی حەشدی شعبی و بە ئاشکرا گوتویانە ئێمە نایەنە ژێر ئەو فەرمانە و بەردەوامیش سەرێشیان بۆ عێراق بە شێوازێکی گشتی دروست کردو لەگەڵ هاوپەیمانانی نێودەوڵەتی لەگەڵ ئەمریکا لەگەڵ هەرێمی کوردستان و پێشتریش ئەم ڕووداوانە هەبوون بە تایبەتی لە کاتی شەڕەکانی غەزە پێشتر لە کاتی ناکۆکەکان نێوان حکوومەتی هەرێم و حکوومەتی فیدراڵ لە نێوانی ناکۆکەکان لە نێوانی هاوپەیمانانی نێودەوڵەتی یان ئەمریکا لەگەڵ عێراق و فشارەکانی بۆ سەر عێراق بە بەردەوامی بنکە و بارەگاکانی هەم ئەمریکا و تایبەت سەفارەتی ئەمریکا بنکەکانی عینە لەسەد و بنکەکانی تری ئەمریکا بە هاوپەیمانان لە هەرێمی کوردستان لە فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر و حەریریش یعنی ئەمە هەبووە بە بەردەوامی ئەم کارانە لەلایەن ئەم گروپانە یعنی واضح بوو لە یەکەمی ڕۆژەوە بێگومان هەر هەمان ئەو گروپانن کە پێشتر کێشە و سەرێشەیان بۆ خودی دەوڵەتی فدراڵی عێراق دروست کرده بوو لەگەڵ هاوپەیمانی نێودەوڵەتی و ئەمریکا و لەگەڵ هەرێمی کوردستان یعنی ئەمە ڕوون بوو ئەوانان طبعاً دیارە ئەمانە هێشتا هەر بەردەوامن لەگەڵ لە سەرکارەکانی خۆیان تا ئێستا هێشتا گوێڕایەڵی فەرمانەکان نین و نهاتونەتە ژێر فەرمانەکان ببینە ئێستا فشاری ئەمریکا بە تایبەتی ئەم دوو ڕۆژە کە فشارێکی زۆر ئەکرێت کە بە تایبەتی ئەو بڵێن گروپانەی کە بە ناوی حیزب اللهە کە ئەو دەیان خاتە بە حساب لیستی تیرۆرەوە و داواش لە عێراق دەکا کە سزا بدرێن یان کۆنتترۆڵ بکرێن بە تەواوەتی چونکە ئەوان بوونەتە هەڕەشەیەک بۆ سەر ئاسایشی عێراق بەگشتی و ئاسایشی هێزەکانی هاوپەیمانان و هەرێمی کوردستانش کە هێزەکانی هاوپەیمانان بە پێ ڕێککەوتن لە عێراقدان و دیار بۆ هەڕەشەکانیشان پێشە ڕۆژێک بەیاننامەیەکی توندیان دەرکرد ئەڵێ ئێمە چاوەڕێی جێبەجێکردنی ڕێککەوتنەکانی عێراقین لەگەڵ هاوپەیمانەتی نێودەوڵەتی و لە ئەمریکا چووکە بێ بە حسابی خۆیان لە پاش مانگی ئیتر ئەم ساڵ مانگی نۆوە وردە وردە ئەو هێزانەیان یعنی کاروباری هاوپەیمانی نێودەوڵەتی لە عێراقدا نەمێنن و بەرەو هەندێک ناوچەی هەرێمی کوردستان بێن بە پێی ئیتیفاقەکە هەتا کۆتایی 2026 و دوایی ئیتر بە یەکجارەکی لە کۆتایی ساڵی 2026 کارەکانیان کۆتایی بێ بە یەکجارەکی لە عێراقدا و تەنانەت حتا ئەتوانم بڵێم هاتنی قانی بە پێ و دەنگ و باسانەی بۆ عێراق و کۆبنەوەی لەگەڵ هەندێک لەو لایەنە شعیانش هەر ڕەنگە پەیوەندی بەو بابەتەوەیە و پەیوەندی بەو فشارانەوە هەیە کە لەسەر جاوەڵاب کاک جەباریاوەر ئەوە بە دیاریکراوی و بە تایبەتیش لە بارەی گفتوگۆکانمان لەبارەی قانونی حەشدی شعبی بە وردو درشتی دێنە سەر ئەم پرسە بەڵام بەڕاستی من ماوەیەک لەمەوە پێش سەرباری ینی پرسیارم کرد خۆ ئەوە هەرێمی کوردستان و بەغدا گەیشتونەتە لێک تێگەیشتن لەبارەی پرسی نەوتیش و پرسی داهاتی و ناوخۆ و مەسلەی موچەوە هەموو پرسەکانی دیکە بەڵام کاتی هێرشەکان بەردەوامە بێ ناچار نین ئێمە سەیری ڕەهەندە هەرێمیەکانی با بڵێن کەڵکەڵەی هێرشکردنە سەر هەرێمی کوردستان بکەین بەڕاستی ئەم ڕەهەندە هەرێمیانە ئێستا ئەوانیش کببوونەتەوە بەڵام بۆچی تایبەت بە هەرێمی کوردستان هەرە بێ بەردەوام بێ ئەنی ئێرانە لە دۆخێکی هێورایە و خەریکی پێدەچێ خەریکی گفتوگۆ بێ دووبارە لەگەڵ ئەوروپیەکان و بۆی هەیە ئەمریکیەکانیش بەڕاستی عێراق خۆیەتی لەگەڵ ئەمریکایە بەردەوام خەریکن هەندێک پرسی دیاریکرا و تایبەت بە گروپە چەکدارەکان و حەشدی شعبی وانەی دیکەش چارەسەر بکەن
بۆ بەردەوام ئەم ڕەهەندە هەرێمیە بەسەر هەرێمی کوردستان بمێنێتەوە؟ خۆی تەنها ئەو هۆکاری بڵێن هاوشتنی ئەو درۆنانە یان نردنی ئەو درۆنانە و گرتنامانجی هەرێمی کوردستان بە تایبەتی چێڵگەنەوتیەکان و هەندێک ناوچەی ترجگە لە چێڵگەنەوتیەکان چونکە ئەوە نزیکەی بەرەو مانگ دەچێ ئەو ڕووداوانە بەردەوامن بڵێن هاوشتنی درۆن یان نردنی درۆن بۆ و بە ئامانجگرتنی هەرێمی کوردستان و تا ئێستا بە پێ ئامارەکان ئەمە 17 ژارە هەرێمی کوردستان لەلایەن درۆنەوە بە ئامان بجرێت. تەنها کێشەکە پەیوەست نییە بە مۆزوعی کێشەی نەوت. من پێشتریش باسم کرد ڕەنگە یەکێک لە هۆکارەکان ئەوە بێ کە ئەو کێشەی بەرهەمهێنان و فرۆشتنی نەوتی یەکێک لە هۆکارەکان بوو چونکە ئەوە هێشتا کێشەیە لە نێوانی حکوومەتی هەرێم و حکوومەتی فدراڵ. تەنانەت ئەگەر ئەم ڕێکەوتنە کاتیەش جێبەجێ بگرێت تا سەری ساڵ چونکە ئەم ڕێکەوتنەی کە کراوە هەتاکو سەری ساڵە یعنی هەتاکو کۆتایی ساڵی 2025 چونکە لە 2026 جارێکی تر ئەبێ یاسای بودجەی عێراق دابدرێ. ئایا ئەو کاتە دیسان بۆ 3 ساڵتر دانرێ وەکو چۆن لە 23 بوو 25 دانایان بەس تەنها بۆ ساڵی 2026 دانرێ. تەبعاً لەو کاتەدا حتمما ئەمەش دەبنە خاڵێک لە زمنی یاسای موازنە یان یاسای بودجەی عێراقی بە شێوازی گشتی مەسەلەی داهاتی هەرێمی کوردستان نانەوتی و داهاتی نەوتیش هەرە بێتە یەکێک لە کێشەکان کە ئایا چۆن ئەو مادانەدا ئەڕۆژرێنی لە یاسای موازنە عێراقی. طبعا ئەمە یەکێک لە هۆکارەکانی کێشەکان بەڵام هۆکاری تر کە من پێشتر وتم ئەمە دەرهاویشتەی شەڕی عێراق شەڕی ئێران ئیسرائیل بوو لەبەر ئەوە بە حەقیقەت لەو کاتەیە کە ئەو شەڕە 12 ڕۆژەیی کە دەستی پێکرد حەقیقەت هۆکارەکانی ڕاگەیاندن کۆمەڵێکی هۆکاری ڕاگەیاندن ناتوانین ئێمە بڵێن نامانوێ هەمووی دەستنیشانکەین چێ تەبان هەندێکی ڕەنگە هەر هۆکارێکی ڕاگەیاندن و لایەنێک یان کەسایەتێک بە یعنی بڵێن پشتیوانیەکە لەو کاتەدا لە هەرێمی کوردستان هەڵڵایەکی گەورەی ئیعلامی دروست کرا و زۆر لێکدانەوەی سیر بڵاو کرایەوە دەربارەی ئەوەیە کە حکوومەتی ئێران ئەڕوخێ کۆتایی دێت و لە دوای ئەوەدا حکوومەتی عێراق ئەڕوخێ و ئەو کاتە دابەشبوونێکی نوێ ینی نەخشەیەکی نوێ لە ناوچەکە دروست دەبێ و ئاڵوگۆڕ بەسەر تەنانەت هەندێک خەڵک گەیشتنەوەیە کوردستانی گەورە دروست دەبێ و دەوڵەت دروست دەبێ و ئیتر ئەم لێکدانەوانە بوونە هۆکارێک بۆ تووڕەبوون ینی بۆ نیگەرانی مەسەلەن هەندێک گروپی کە ئەوان خۆیان بەلایەنگیری ئێران ئەزانن و لەبەرەی مقاومە بوون ئەمەش یەکێک لە دەراوشتەکانە کە ئەم درۆنانە چونکە لە دوای ئەوەدا دەستی پێ کردووە ئەمە زۆرم پێخۆش پێش ئەوە جەباریاوەر پێش ئەوە هەر بەڕاستی تووڕەبوونی گروپە چەکدارەکان یان تووڕەبوونی ئێران و بەکارهێنانی گروپە چەکدارەکان ئەزانی من بۆ ئەوەی کۆمەکی شت بکەم و گفتوگۆکە تۆزێک ڕاشکاوانەتر بکەین چەند شەوێک لەمە و پێش کاک هەرێمی کەمالاغا میوانی بەرنامەکەم بوو سەرۆکی فراکسیۆنی یەکێتیە لە پەرلەمانی عێراق ئەزانی بەڕوونی گوتی لەبارەی هێرشکردنە سەر دژە تیرۆری یەکێتی پرسیارم لێ کرد تم نیگەرانیەک هەیە لەو بارەیەوە لە ئێرانەوە وتی بەڕاستی نە وڵاتانی هەرێمی لە دوای شەڕەکەی ئێرانەوە ئەو وڵاتان هەمان وڵاتانی هەرێمین نە هاوکێشەکانیش هاوکێشە هەرێمیەکانیش چیترە و هاوکێشە هەرێمیانن یعنی ئاماژەیەکی ڕوونە بۆ دووبارە دابەشبوونەوەی تەنانەت هەرێمی کوردستانیش بەسەر هاوکێشە دیاریکراوەکانی هەرێمی لە ناوچەکەیە. بێگومان وەکو باسم کرد یعنی من لە یەکەمی ڕۆژەوە کە ئەم ڕووداوانە دەستیان پێکرد ئەو درۆن هاوشتنەی بۆ هەرێمی کوردستان دەستی پێکرد وتم یەکێک لە هۆکارەکانی ئەمە دەرهاویشتەی ئەو هەڵڵا گەورە ئیعلامیەی کە لە هەرێمی کوردستان تەنانەت گەیشتە ئەو ڕادەیەی کە ئیسرائیل بڕیاری داوە و نەخشەی ناوچەکە ئەگۆڕێ و ئەمجە دوایی تەنانەت زۆر جار هەیە ئاڵای ئیسرائیل لە هەندی شۆن دیاری هەڵکرا و
هەندێک شۆن خۆپیشاندان و پشتیوانی کرد و هەندێکی کەسایەتی هێنرایە سەر هۆکارەکانی ڕاگەیاندن و داوا لە خەڵکی کوردستانیە کرد نی ڕۆژهەڵاتیە کرد کە بڕۆن پەلاماری پایەگاکانی حکوومەتی ئێران دەن و بیکەن بە خۆپیشاندن لە ناوچەکانی ئێران. طبعا دیارە ئەمە ڕاستە یعنی تەنها هەر ئێران نیگەران نەبوو، یعنی دیار بوو نیگەرانی ئێران دەربارەی ئەم بابەتە بە تایبەتی لەو کاتەدا کە ئێران پەیوەندیکی ڕاستەوە خۆیان کردبوو بە بەڕێز جەنابی سەرۆکی یاریێمی کوردستان، چونکە بەیاننامەیەکی دەرکرد لە بدایەتی دەستپێکی شەڕەکە. بەیاننامەکە بەیاننامەیەکی هاوسەنگ بوو، بەیاننامەیەک داوا کرد کە ئەم کێشەیە بە شەڕ چارەسەر نابێ، شەڕ ماڵوێرانیە ئەبێ بە ئاشتی و بەڕێکەوتن و بە گفتوگۆ بوو کە دەستخۆشیان لە بەڕێزیان کرد بۆ ئەو بەیاننامە. یعنی دیارە یعنی لەو دەستخۆشیە بەتەنیا بوو ئەوە دیار بوو ئەمە بڵێن ئەوان نیگەرانی نار ئەوان. من بەڕای من تەنانەت تورکیاش نیگەران بوو، چونکە تورکیا دای من دەبینی ناکۆکە لەگەڵ بە تایبەتی ناکۆکیکی زۆری هەیە لەگەڵ ئیسرائیلە و لە شەڕەکانی غەزەش بینیمان و پێش شەڕەکانی غەزە و دوای شەڕەکانی غەزە و هەتاکو ئێستا کەش بێگومان کە تو باسی گۆڕینی نەخشەی ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەکرێ کە ئاڵوگۆڕ لە جوگرافیای ئەو وڵاتانە ئەکرێ و باسی کوردستانەکەی بێگومان ئەو وڵاتانەی کە کێشەیانەیە، ینی بڵێن بەشێکی کوردستان لەوەیە و کوردی لێە، بێگومان نیگەرانە بن، بێگومان نیگەرانە بن دەربارەی ئەوواڵە ڕەنگە وا تێبگەن ئەم هەڵا ئیعلامیەی کە کرا ئەو کاتە ئەمە ڕای فەرمی بڵێن حکومڕانیە لە هەرێمی کوردستان یان لایەنە سیاسەکانە سەرچیەکانە لە هەرێمی کوردستان کە وەکو من باسم کرد خۆی بە حەقیقەت ڕای فەرمی ئەو بەیاننامەی کە بەڕێز سەرۆکی هەرێمی کوردستان ڕای کردو لە سەرەتای شەڕەکە و دوایی لە کۆتایی شەڕەکەش کە ڕاگیرە هەر بەیاننامەیەکی پێشوازی بڵاو کردەوە دەربارەی ئەمە خۆی ڕای فەرمی. ئەم جاگەر مەجالم دەی خاڵێکی تر هەیە، هۆکارێکی تر هەیە بۆ بەردەوامبوونی ئەم هاوشتنی درۆن و نردنی درۆنە تەنانەت دوای ئەوەی کە ڕێکەوتنە کاتێکەش کرا لە نێوانی حکوومەتی هەرێم و حکوومەتی فیدراڵی عێراق کە ئەم من پێ ئەڵێم کاتی، چونکە بە حەقیقەت هێشتا کێشەی زۆر لە نێوانی هەرێم و حکوومەتی فیدراڵ ماوە. وەکو لە سەرەتای دروستبوونی حکوومەتەکانی یەک لە دوایەکی عێراقدا لە دوای ساڵی 2023ەوە، یعنی ئەتوانین بڵێن لە دوای ساڵی 2005ەوە و پاش ئیقرارکردنی دەستوری عێراق، چونکە دەستور زۆر مادەی تایە غامزە، لێکدانەوەی جیاوازی بۆ ئەکرێت لەلایەن هەرێم و لەلایەن عێراقەوە. جگە لەوەش نزیکەی 40 مادەی دەستور هەیە ئەڵێ یونەظەم بقانون، یعنی ڕێک ئەخرێ بە یاسایەک، هێشتا وازح نییە و ئەو یاسایانە بۆ دەرنەچوە. لەبەرەوە کێشەکان هەر ماون، ئەوە کێشەی فیدراڵیزم ماوە، کێشەی پێشمەرگە ماوە، کێشەی بوجە ماوە، کێشەی یاسای نەوت و گاز ماوە، کێشەی مادەی 140 ماوە، ئەنی کێشە زۆرە، هێشتا هیچی لەو کێشانە چارەسەر نەبوون. لەبەرەوەی ئەڵێ ئەو ڕێکەوتنێکی کاتیە تاکو هەموو کێشەکان بتوانرێت لەگەڵ ئەگەر یعنی هەوڵێکی گەورە هەبێت بۆ چارەسەرکردنیان. هۆکارێکی تر جگە لەوانە ئەوە وەکو باسم کردەوەیە ناکۆکی لایەنە شیعیەکانە. خودی لایەنە شیعیەکان کە لە ضمنی ئیطاری شیعین، ئیطاری تەنسیقی شیعین، خۆیان لەگەڵ یەکە کۆکنین، یعنی ناکۆکی لە نێوانیاندا هەیە، جێوازیان هەیە لە بیرروڕا، جیاوازیان هەیە لە چۆنەتی بەڕێوەبردننی حکومڕانی لە عێراق، جیاوازیان هەیە لە چۆنەتی سەرکردنی ئێرانە، ئەوە تورکایە، وڵاتانی عەرەبیە، ئەمریکا و پەیوەندیەکانی عێراق لەگەڵ ئەو وڵاتانە. ببینە ئەو بەیاننامەی لەم دوایدەی کە خەزعەلی دەری کرد دەربارەی ئەو بڵێن ئەو پەیوەندیە تەلیفۆنیەی لە نێوانی کە باس کرا و بڵاو کرایەوە لە نێوانی وەزیری خارجیەی ئەمریکا لەگەڵ بەڕێز سوودانی کە چەند هەڵڵایەکی لەسەر ئەم بابەتە و دروست کراو کە ئێمە ئەو شێکێک لە هۆکارەکانە بۆ ئەوەی ئیحراجی سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی عێراق و فەرماندەی گشتی بکرێت کە ئەم کارانە بەڕاستی زۆر بەردەوامی جەباریاوەر ئەم قسێت کرد، چونکە یەکێک لە پرسیارەکانی من و تایبەت بە لیژنەکەی کە ئەمڕۆ هاتبوون بۆ هەرێمی کوردستان و ڕاستپاردانە بێ بۆ سوودانی
بەڕاستی ئەو بوو یەکەم سوودانی ئەتوانێت چی بکە ئەمە یەک دوو یعنی پێشتر گرەی زۆر هەبووە لەوەی کە حکوومەتەکانی عێراق هیچیان لەبارەی هێرشەکانەوە نەکردووە یەک کەس لە حەشدی شعبی لە گروپەکانی دیکە لەبارەی هێرشکردن سەر هەرێمی کوردستان سزا نەدراون بەڵام بەڕاستی مادەم ناکۆکی هەیە و بۆ ئیحراجکردنی محەممەد شیع سوودانیە ئەمە ئێستا دەرفەت نییە بۆی محەممەد شیع سوودانی هێزێکی دیاریکرا و بەرامبەر بە گروپە چەکدارەکانی حەشدی شعبی و ئەوانەی دیکەش کە لە دەروی حەشدی شعبین و نانەوێ بچنە ژێر ڕێچکەی فەرماندەی گشتی هێزە چەکدارەکان جۆرێک لە هێز بنوێنێ بەرامبەریان لەمە دەرفەت باشتر چی تۆ هەم هێز بەرامبەر ئەوانە نوێنی هەم هەرێمی کوردستان هەندێک ئاش دەکەیتەوە هەم بەڕاستی ئەمریکاش پێدەچێت لە هەنگاوێکی ئاوا لەو شێوەیە شتێک دڵخۆش بێ بە حقیقت نازانم ئایا ینی من لەو بڕواایەدا نیم ینی ینی من داوای لێبردو نەکەم کەواڵێم ئەمە بێئومێد نیم لەوەیان ڕژبی نیم لەوەیە بەڵام ئەگەر ئێمە سەیری خەلفیەی توانای سیاسی محەممەد شیع سوودانی بکەین ڕەنگە قودرەتی ئەوەی نەبێ بتوانێت بە ئاسانی بەتەنیا سزای ئەو لایەنانە بدەن کە ئەم کارانە ئەنجام ئەدات چونکە لەبەرەوە پێشتر نەیتوانی و هەر سزایمدا پێشتر لە سەفارەی ئەمریکیان دەدا لە عین الئەسەدیاندا لە کاروانەکانی هاوپەیمانیانان ئەدا لە بنکەکانی هاوپەیمانانیان لە فڕۆکەخانەی هەولێرەدا لە تەنانەت گەیشتە ئەو ڕادەی لە ڕاداری عێراقییان دەدا لە بڵێن لە بەغدا لە مەطاری عسکەری لە بەغدا و لە بەلەد و لە ناوچەی ناسڕیە لە هەر لە ڕادارێکی عێراقی کە بڵێن چاودێری ئاسمانەکە و دژە ئاسمانی هەیە یعنی گەیشتە ئەو ڕادە لەبەر ئەوەیە ینی ئەگەڕێتەوە بۆ قودرەتی چونکە ئێمە هەمومان ئەزانین محەممەد شیع سوودانی کە بوو بە سەرۆکی ئەنجومەنی وەزیران ڕاستە هەموو لایەنەکانی شیعە لە ضمنی ئێطاری شیعی کاندیدیانە کرد و پشتیوانیان کرد بەڵام خودی خۆی کوتلەیەکی گەورەی سیاسی لە ضمنی بڵێن بازنەی ئێطاری شیعی نییە وەختی خۆی نزیکەی 2 کورسییان 3 کورسیا بوو کە بەڵام پشتیوانی کردنی ئەوان وای کرد کە ببتە سەرۆکی ئەنجومەنی وەزیران ڕاستە ئێستا هەوڵەدا و ئێستا ئیعلانی کوتلەیەکی کرد بە حساب نزیکەی 50 ئەندام پەرلەمانی ناو پەرلەمانی ئێستا ینی ئەوانە بوونەتە یەک کوتلەیەک و ناوی کوتلەکەشی بڵاو کردەوە کە ئێستا داخڵی هەڵبژاردن دەبێت بە کوتلەیەکی تایبەت ئیتر ئایا ئێستا نازانین ئایا کوتلەکەی سەرکەوتووە بێ جارێکی تر لە پەرلەمان و مەقعدی ئەبێ یان نابێت بەڵام ئەوە هەنگاوی یەکەم بینیمان یعنی ئەمە وازەحە کە ئەوەی پیشانی داین کە مەسەرەن ئێستا محافظی بەغا بڵێ ململانەیە کە بوو لە نێوانی کاندیدێکی محەممەد شیع سوودانی و کاندیدێکی مالکی بەڵام دوایی عتوانی دەرچوو کە کاندیدی مالیکی بوو یعنی لە ناو بەغا لە محافظەی بەغا یعنی چەند توانای ڕوونە ئەمە دقیق وایە بەڵام بۆچی سوودانی ئەتوانێت لە چوارچەوەی شەڕی ئیسرائیل و ئێران و ئەوەی بەڕاستی شەڕی ماوەی ڕابردووی ناوچەکە بە شێوێک لە شێوەکان گروپە چەکدارەکانی عێراق وا بهێڵێتەوە کە مەترسی لەسەر عێراق دروست نەکەن و جۆرێک لە بێلانیان نواند هێرشیان نەکرد هیچیان نەکرد بۆچی سوودانی ئەتوانێ ئەمە بکە بەڵام ناتوانێت لەبارەی هێرشێکی دیاریکراوی درۆنی بۆ سەر کێڵگەیەکی نەوت لە گروپێکی چەکداری دیاریکراوی عێراقی بپرسێتەوە ئەخۆ کامیان گەورەترە ئەوەی تۆ هەموو گروپە چەکدارەکان لە چوارچەوەی شەڕی ئیسرائیل ئێرانە بێلایەن بێڵیتەوە نێڵی هیچ بکەن یان لە گروپێکی دیاریکراو بۆ هێرشێکی درۆنی بپرسیتەوە دیارە لەو کاتەشدا بە حقیقت سوودانی بە تەنیا نەیتوانی ئەو کارە ئەنجامدا ئێمە لە بدایەتی مەسەلەن شەڕی غەزەوە و دوای ئەوە شەڕی غەزە شەڕی ئێران ئیسرائیلیشدا یعنی پاش چەند کۆبوونەوەیەکی ئیتاری تەنزیقی شیعی هەموو لایەنەکانی شیعە بڕیاریاندا بۆ خۆپارێزی لە لێدانێکی گەورەی ئیسرائیل بۆ عێراق یان لە لێدانێکی گەورەی ئەمریکا بۆ عێراق لەبەرەوەی خۆ ئێمە ئەو کاتەش جۆمان لە هەڕەشەکانی ئەمریکا و ئیسرائیل بوو مەسەرەن ئەمریکا هەڕەشەی ئەوەی دەکرد کە
لە ڕووی ئابوووریەوە طبعاان ئەوە توانی دلار هەر دلارەکە بگرێت لە عێراق ئابووری عێراق ئەکەوێ مەسەرەن نێڵی عێراق نەوتەکە بفرۆژێ ئابووری عێراق چووکە ئێستا شەر پارەی ئەو پترۆڵ ئەو نەوتش ئەفرۆشەیە لە سندوقێکە لە ژێر دەسەڵاتی ئەواندایە جگە لەوەش ئیسرائیل زۆر بە ئاشکرا ڕەشەی دەکرد دەگۆل لە بەندەرەکان دەدەم ئێدە باشە لە بەندەرەکان تاقەشۆنێکی بۆ نردنی نەوت بەندەرەکانە و ئێستا ئەو بەندەرانە سەرچاوەیەکی زۆر گەورەی داهاتی عێراقا یعنی بڵێن ئەتوانم بڵێم دڵی ئابووری عێراق ئێستا ئەو بەندەرانەی کە لە بەسڕاداهەیە لەبەرەوەیە بە حەقیقەت ئەو هەڕەشە گەورانەی ئەو کاتە وایان کرد کە هەموو لایەنە شیعەکان بەیەکەوە لە چەند کۆبوونەوەیەکی ئیتاری شیعی کە ئەوان هەوڵدەن خۆیان متکەن و نەبنە تەرەفێکی ڕاستە و خۆی زۆر شەڕە بۆی بڵێن عێراق یعنی بیانوو نەدەن بەدەست ئەمریکا و بەدەست ئیسرائیلەوە بۆ ئەوی لێدانێکی گەورە ینی محەممەد شەیاع بەتەنیا نییە لە کە ئەو بڕیارانە ئەدا بەیەکەوە لەگەڵ هەموو لایەنەکانی ئیتاری شیعی کە ئەوان کۆبوونەکانەکەن و لە کۆبوونەکانە بڕیارەدەن تەنانەت بەڕێوەبردننی حکومڕانی لە عێراقدا چونکە ئێستا شیعە ئەغلبیەتە لە پەرلەمان ئێستا ئەغلبیەتە لە حکوومەت یعنی ئەغلبیەتە لە ڕووی دەنگەوە بە تایبەتی کە کورسی پەرلەمانی و دەنگ لە عێراقدا لەبەرەوەیە ئەوان تەنانەت شێوازی حکومڕانیش زۆر ڕوونە کاک جەباریاوە سودانی نییە بەتەنیا زۆر ڕوونە سودانی بەتەنیا نییە ئەبێ هەمویان بەیەکەوە بڕیار بن و وا دیارە کاتێک فشارێک چاوسورکردنەوەیکی ئەمریکیان ئیسرائیلیان لەسەر بێ اینجا ئەتوانن خۆیان بێدەنگ بکەن بەرامبەر بە هێزی گەورە بیان هێزێکی وەکو هەرێمی کوردستان لە چەند ڕۆژی ڕابردووە ئاماژەشت پێە مارکۆ ڕۆبیۆ پەیوەندی تەلەفۆنی لەگەڵ سوودانیا کرد و بەڕاستی لە هێرشەکانی سەر هەرێمی کوردستان نیگەرانە بەڕاستی بۆ ئەم چاوسورکردنەوەی ئەمریکا تایبەت بە هەرێمی کوردستان شیعەکان کۆناکاتەوە لەبارەی ئەوەی کە بەڕاستی ترتەواو هێرش نەکەنە سەر هەرێمی کوردستان بۆستن و ئەگەر داواکاریی دیاریکراوی هەرێمی کوردستانیش هەیە بۆ لێ پێچینەوە لە هەندێک گروپی دیاریکراو جێبەجێ بکرێ من وەکو بزارم ئەم چەند ڕۆژەی دوایی یعنی پاش ئەو بڵێن پەیوەندیە تەلیفۆنیەی و چونکە بە حەقیقەت ئەگەر بێمە سەر واقع یعنی هەموو لە کەسێکی لە کوردستان بە تایبەتی ئەوانەی شارەزان لە بواری پەیوەندی نێودەوڵەتی و سیاسەتی نێودەوڵەتیەوە بە حەقیقەت ئەم جارە لەم پەلاماردانەی هەرێمی کوردستان و بە تایبەتی چێڵگەنەوتەکانی هەرێمی کوردستان هەڵوێستێکی تند و زۆر گەورە یعنی کۆنکریتی نەبوو لەلایەن ئەمریکا و لەلایەن وڵاتانی هاوپەیمان بۆ پشتیوانیکردنی هەرێمی کوردستان ئللا ئەم دوایەی کە ئەو تەلیفۆنەی کە لەلایەن ئەوش پاش گلەییکردنی هەرێمی کوردستان گلەیی لەلایەن هەموو ناوەندەکانی دەسەڵات لە هەرێمی کوردستان دەربارەی سڕ و ساردی یعنی ئەمریکا و وڵاتانی تر یعنی ئێمە هەر نمونە بینەوە نمونە مەسەلەن ئەو چێلگەی کە کۆمپانیایەکی گەورەی ئەمریکی بەرهەمێنانی نەوتی تیاکرد لای سەرسەنگ و ئەو ناوچانە ئەلەو ڕۆژەی کە بەر هێرش کەوت هەر ئەو ڕۆژە هەر ئەو کۆمپانیا چوو لەگەڵ حکوومەتی فیدراڵی عێراقا بە چاودێری بەڕێوەبەری کاروبارەکانی سەفارەی ئەمریکی و وەزیری نەوتی عێراق چوون لەوێ عەقدێکیان کرد بۆ بەرهەمێنان ئیستیسمار لە چێڵگەیەکی نەوت لە حەمرین لە نێوان 50,000 بۆ 60,000 بەرمیل ڕۆژانە نەوت و نێوانی 50,000 بڵێم پێی سێجای گاز لەوێ هەر لەو کاتەدا کە حکوومەتی هەرێم بەر بڵێن هەرێمی کوردستان و چێڵگەکانی و ناوچەکانی بەر هێرشی درۆندا هەبووە ئەبینین گەورەترین کۆمپانیای ئەمریکی لە بواری نەوتە کە شیڤرۆنە هاتەوە عەقد دەکا لەگەڵ عێراقدا لە ناوچەکانی جنوب و لە بەسڕا و ئەو ناوە لە بواری نەوت و غاز و ئەوانە کە شیڤرۆن پێشتر لە هەرێمی کوردستان بۆ هەرێمی کوردستانی بەجێهێشت جگەل لەوەش بە هەمان شێواز کە لەوێ کۆمپانیایە کە ئەکسن مۆبیل بوو هەر لە کوردستانە
بەرهەمێنانێک کرد و بەرهەمی وەستان لە کوردستانە بە هەمان شێواز وا ئێستا سەردانی عێراقیان کرد و کۆبوونەوەیان کرد لەگەڵ سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی عێراقا و لەگەڵ وەزارەتی نەوتەوا خەریکن عەقد ئیمزاکەن دەربارەی وەبەرهێنانی نەوت یعنی ڕووی هەمویان ڕویان کردووەتە عێراق بۆ ئەوەیە کە بڵێن عقد بکەن بۆ وەبەرهێنان لە عێراقدا یعنی ئەوە دەلالەتێکی ئەوە بوو کە بە حقیقت هەڵوێستی ئەمریکا وڵاتانی ئەوروپا بەداخەوە یعنی ئەم جارە ینی هاوپەیمانە دەوڵەتی وەکو جاران تون نەبووە ئللا لەم دوایەدا نەبێ ئەم چەند ڕۆژەی دوای ئەم هەفتەی دوایی پاش ئەو پەیوەندی تەلیفۆنیە و ئێستش على ساز بڕیار دراوە کە حیزب الله بخرێتە قائمەی تیرۆرەوە و فشارەکرێ لە عێراقدا دەبێت چەک بکرێ حیزب الله ینی ئەم چەند ڕۆژەی دواییدا نەبێ لەبەرەوەی ئەبینین هیچ هەڵوێستێکی تون نەبوو لە عێراق یعنی حتا توانم بڵێن خۆشیان لێ خەوان زۆر ڕوونێرشە درۆنیە نەکرد بەم هەڵوێستە ئەگەر نەشڵێن بێ هەڵوێستی بڵین بەم هەڵوێستە لاوازەی ئەمریکیەکان بێت ئەمڕۆ شاندەکەی ئەوەی قاسم عەرەجیکە لە هەرێمی کوردستان بوون لە کۆنفرانس ڕۆژنامەوانیەکەی ڕێبەر ئەحمەد وەزیری ناوخێرەمی کوردستان گوتی ئەگەر بەغداد چارەسەری نەکا بێدەنگ نابین بەڕاستی کوردستان لەو بارەیەوە چی پێکرێ لە کاتێکە ئەمریکا کە کۆمپانیەکانی لە هەرێمی کوردستان کارەکەن و بە قسەی ئەپیکۆر خۆشیان زیانیان بەرکەوتووە نایەتە دەنگ بەڕاستی کوردستان چۆن نەتوانێ مەسەلەن بێدەنگ نەبێ چی لە دەست دێت من بە حقیقت بەڵێ گوێم لەوە بوو و خوێندشمەوە لە قسەکانی بەڕێز کاکڕێبەر بەڵام دیارە یعنی بەڕێز یان لەگەڵ حکوومەتی هەرێم پلانێکی خۆی هەیە ئەگەر ئەم کێشە چارەسەر نەکرا ئەمجا ئایا وردەکاری ئەو پلانە چونکە من لە حکوومەت دانیم ێستا ڕێژدام و دەزیایەکی فەرمی حکوومەتی دانیم بەڵام وەکو ڕایەکی تایبەتی خۆم ئێمە طبعا بەلای شەڕ و بەلای ڕەتفعلی عسکەری بەرامبەر بەو کارە بێگومان ناچین وەلەو لە بڵێن لە لێدوانەکانی بەڕێز سەرۆکی حکوومەتی هەرێم وەزیری ناوخۆ ئەڵێ ئێمە ئەزانین چێن ئەوانە یعنی ئەڵێ ئێمە ئەزانین چێن ئەو گروپانەی کە درۆنەکانی بڵێن بێرشی درۆنی ئەکەنە سەر هەرێمی کوردستان کا بڵێ ئەزانین چێن مەسەلەن ئەتوانرێ بڵێن لە ڕووی سەربازیەوە ئەگەر نزیک بن یان لە شۆنێکی وابن ڕەتفعلێک هەبێ بەرامبەرم بەڵام من لەو بڕواایە دانیم بۆ ئەوە ناچم کە حکوومەتی هەرێمی کوردستان ڕەتفعلێکی بە هەمان شێوازی ئەوان هێرش دەکەن ئەمانش هێرش بکەن نا ڕەنگە باس یعنی بڵێن مەسەلەی پەیوەست بێ بە مەسەلەی هەڵوێستێکی سیاسی گشتی لە هەرێمی کوردستان ئەگەر هەموو لایەنە سیاسەکان لە هەرێمی کوردستان کۆک بن لەسەرەوە هەڵوێستێکیان هەبێ وەکو پێشتر باسییان دەکرد یعنی کە وتیان ئەگەر هەروەها هەلومەرجەکە بەو شێوە ڕوە ئێمە بەشداری هەڵبژاردن ناکەینەوە هەڵبژاردن عێراقدا پەکیە کە لە کاتی خۆیدا جێبەجێ ناکرێ و ئەوەش ئەبێتە کێشەیەکی گەورەی سیاسی لە عێراق ئەیتخوا وەڵا ڕێی تۆم بۆ گرنگە کاک جەباریاوەر لە ڕەهەندە سەربازیەکەیشەوە مەسەلەن ئەمڕۆ ئەڵێ کۆبنەوەکە بە ئامادەکردنی ڕاستپاردە کۆتایی هاتووە ڕاستپاردەکان دەدرێنە محەممەد شیاع سوودانی دیارە هەندێک ڕاستپاردەی هەنووکەی تایبەت بە هێرشەکان بە دڵنیاییەوە هەیە بەڵام ئێوە کەسێکی سەربازین پێتان باش ئەگەر هەرێمی کوردستان بیاوێ ڕاستپاردەی دیاریکراو بۆ ئەم هێرشانە و بۆ ڕێلێگرتنی بۆ داهاتوش لە داهاتووە ڕاستپاردە با بە عێراق بیا بە بەغداد چییە تۆ پێشنیازی چیەکەی لە ڕووی سەربازیەوە هەرێمی کوردستان کاری لەسەر بکە خۆی پێشتر بە حقیقت لە سەرەتای هێرشە درۆنیەکان بۆ سەر چێلگە نەوتەکان هەرێمی کوردستان بەڕوونی باس لەوەیە کرد کە ئێمە وەکو هەرێم بەشێکین لە دەوڵەتی فیدراڵی عێراق و ئەو چێلگانە بڵێن ئەکا بڵێن بنەمای ئابووری ڕاستە لە هەرێمی کوردستانن بەڵامی هەموو عێراقا چونکە داهات بۆ هەموو عێراق چونکە گەرێ سەرنەوتەکە تەسلیم بکرێ یعنی بە سۆمۆ بیفرۆشێ ئەمە پارەکەی ئەچێتە خەزێنەی دەوڵەت یعنی ئەو لایەنانە دێن کە هێرش دەکەنە سەر ئەو چێلگانە ئەمە هێرش جگەل لە تێکدانی ئاسایشی ناوچەکە و مەترسی بۆ سەر خەڵکی سیڤیل و خەڵکی مەدەنی ناوچەکە ئەوە ئەبێت هەڕەشەیەکی گەورە
بۆ ژێرخانی ئابووری عێراق بە شێوازی گشتی کە پشت هەر بە نەوتە بەسی عێراق، ینی پشت اقتصادی عێراق و پارەی و پولی عێراق هەمووی پشت بە داهاتی فرۆشتنی نەوت ئەبەستێ. لەبەرەوە من سەیری بەیاننامەکانم کرد، بەیاننامەکان ئەڵێ ئەبێ عێراق ئەم بڵێن ئەمنیەتی ئەم چێلگانە بپارێزی، ئەنی ئەمجا ئایا ئەمنیەتی چێلگەکان ئەوەیە ڕەنگە لە ڕووی ئەوە نییە هێز بنێرێ بۆ ئەوەیە چێلگەکان بپارێزێ، بەڵکو بتوانێ ئەو لایەنانین کە بوونەتە مەترسی بۆ سەر ئەو چێلگە نەوتیانەوە بۆ سەر ئاسایشی هەرێمی کوردستان بە شێوازێکی گشتی ئیتر خۆ دیارن. من قەت ناشمە ژێرباری ئەوەی کە بڵێم هەرێم نازانێ و عێراق نازانێ، بەو هەموو دام و دەستگای گەورەی عێراق، دام و دەستگای هەواڵگری، دژە تیرۆر، ئەمنی، ینی ئەوان ئەزانن وازەحە، ینی چونکە خۆ درۆنەکان دیارن، درۆنی ینی مەسەڵەن ئێستا عێراق ئەزانێ چی یەکیکی حەجدی شعبی درۆنیە لەو جۆرە، هەر ئەو جۆرانی کە ئێستا کەوتون و پارچەکانیان کەوتووە، هەر کەسێکی فەرنی بێت لە عێراقەوەیان سەیریان کە خۆیان ئەزانن ئەم درۆنانە لای چێ، یعنی میلاکی چ وحدەیەکی حەجدی شعبیە، وەکو چۆن توانیان بێن جارەکەی تر ئۆپەراسیۆنێک بکەن و پەلاماری بڵێ لیوایەکی 44 حەجدی شعبیە لای مووسڵدا و کە ئامرەکەی حەمید یاسری بوو و بە پێی قسەی خۆیان ئامرەکەیان دەست بەسەر کردووە، ئەتوانن لەو ڕووەوە بڵێن ئەو گروپانەی کە نزیکی سنوورەکانی بڵێن ئیداری هەرێمی کوردستان، ناتوانین بڵێن سنوور خۆ سنووری دەولیمان نییە، سنووری جیاکەرەوەی ئیداری هەرێمی کوردستان لەگەڵ سنووری ئیداری جیاکەرەوەی دەوڵەتی فیدرالی عێراق ئەوەیە ئەم گروپانە دوورخەنەوە لەو ناوچانە، هیچ نەبێ ئەتوانن ئەوانەی بڵێن هۆکارن بۆ ئەو هێرشانە دەستگیر بکرێن، سزا بدرێن، ئەمجا دوایی دوور بخرێنەوە، ئەم یەکانە دوور بخرێنەوە لە جاتی ئەوان یەکەی سوپا بێنن مەسەلەن لەو ناوچانە کە ئەمە حتا داخوازیەکی هەرێم بوو زمانی خۆی کەوتی ئێمە هێڵێکی دابەشبوونی هێزمانەیە لە سنووری ئێرانەوە لە خانەقینەوە تێ ئەپەڕێ بە ناوچەکانی دیالا و دوای سەڵاحدین و دوای کەرکووک و دوای هەولێر هەتا مووسڵ، ئێمە پێشمەرگەماندانە با بەرامبەر پێشمەرگەش ئەو هێڵک بێ سەرتاسەری سوپای عێراق بێ، چونکە سوپا و پێشمەرگە تەفاوم دەکەن، لیجانی تەنسیق و هەماهەنگیان هەیە لە نێوانی یەکتری، ئێستا نزیکەی 5 ناوەندی هەماهەنگی هەیە، ئەتوانن ئەمانە لەگەڵ یەکا تەنسیق بکەن، بەڵام چونکە هیچ تەنسیقێک نییە لەگەڵ حەجدی شعبی و لەگەڵ هێزەکانی هێزی پێشمەرگەی کوردستان، یعنی ئەتوانی عێراق ئەوە بکە، یەکێک لە جگە لە سزادانی ئەو کەسانێک کە لێ پرسراون بەربار، چونکە ئەو بە حەقیقەت لە مەحزەڕێکی پەرلەمان کە لە هەفتەکانی پێشوو بەحساب دانیشتنێک ئەکرێت لەسەر ئەم بابەتە بە تیرۆریست ناوهێنرابوون لە مەحزەڕەکە، یعنی من سەیرم کرد دوو بابەت بوو لە مەحزەڕەکە، باسی لەوە دەکڵێ پەرلەمان لەسەر بابەتی هێرشە تیرۆریستیەکانی سەر ئەو چێلگە نەوتیانە هەرێمی کوردستان گفتوگووەکە، یعنی پەرلەمانی عێراق ناوێنان بە تیرۆریست، تیرۆریست دەبێت زا بدرێت، دەبێت لێکۆڵینەوە گەڵا بکرێت، دەبێت لەو ناوچان دوور بخرێتەوە. باش کاک جەباریاوەر، بۆچی بەردەوام کە باس لە چارەسەرێکی دیاریکراوی لەم شێوەیەکەین، بۆ نمونە تەنها بیر لەواکەینەوە خودی هێرشەکە ڕابگرین، ئەنی سەرچاوی هێرشەکە لە سەرتاوە، بۆچی هەرێمی کوردستان ناتوانێ هەندێک جار ینی دەست بکە بەوەی بیر لە بەرگری دژە درۆن یان هەندێک شتی دیاریکراوی لەو شێوەیە بکاتەوە ئەگەر شتی سەرەتاییش بن، ینی لە پەیوەندیایە لەگەڵ هاوپەیمانی نێودەوڵەتی هێشتان کۆمپانیا بیانیەکان ئەوانەی نەوت و غاز و پرسەکانی دیکەش هەرێمی کوردستانیان بەجێنێشتووە و هێشتان هەرێمی کوردستان شوێنی بەرژەوەندی بازرگانی و ئێسامانی سروشتی و تەنانەت مۆڵگەی سەربازی ینی پێگەی سەربازی ئەمریکا و هاوپەیمانانیشە. بەڕاستی بۆ کوردستان قورسە بیر لە هیچ نەبێ بەرگریەکی دژە درۆنی سەرەتایی بکاتەوە لە هەندێک شوێنی دیاریکراو لە کێڵگەل لەونتیەکان لە هەندێک پێگەی سەربازی بە کورتی ئەوە پێویستی بە سیستەمە بە قوربان، یعنی تۆ ئەگەر سیستەمی دژە پێویستی بە سیستەمی دژە ئاسمانیە، ئەگەر تەنانەت سیستەمێکی سادەش بێ
یعنی دەبێت سیستەمێکی چاودێری ئاسمانی هەبێت لە هەرێمی کوردستان و سیستەمێکی دژە ئاسمانی هەبێ. یەکەم ئەو دوو سیستەمە چه ئەوانەی یعنی زۆر پێشکەوتون نەبێ و چه ئەوانەی پێشکەوتون نرخیان یەکجار گرانە. یعنی هەرێمی کوردستان ئیمکانیەتی میزانیە ئەوان نییە. ئێستا ناتوانین ئێمە ناتوانین موچە بدەین. ئەو کاتانەی کە پارە نەهات لە عێراق پرسیارێک کرا لە سەرۆکایەتی حکوومەت هەرێمی کوردستان وتی ئێمە هەموو ئەوەی کە هەیە لە بەردەستمان لە سندوقەکەی حکوومەت هەرێم 160 ملیارد دینارە. ئەمجا ئایا بە 160 ملیارد دینار سیستەمی چاودێری ئاسمانی و سیستەمی دژە ئاسمانی دابین ئەکرێ بۆ هەرێمی کوردستان بە هیچ شێوازێک. حکوومەتی هەرێم من دیسان شاڵێ بەڵام ڕەشبین نیم لەو ڕۆ، بەڵام لە حکوومەتی هەرێم ناتوانێت ئەو سیستەمانە دابین کات چونکە دەبێت دوو سیستەمە دەبێت سیستەمی چاودێری و سیستەمی دژە ئاسمانی. ئەو یەک. دووەم، ئایا عێراق خۆی هەیتی تا بداتێ؟ ئەی عێراقش نیتی، عێراقش لە سەرتاسەری عێراق ئەوان کەورەترین کێشیان سیستەمی چاودێری ئاسمانی و سیستەمی دژە ئاسمانی. ئەبینین ئەنواعی فڕۆکەی بێفڕۆکەوانی تورکی، ئێرانی، ڕۆکێتی ئیسرائیل، ڕۆکێتی ئێران بەسەر ئاسمانی عێراق ئەبڕۆ ناتوانێت ئاسمانی خۆی بپارێزێ. ئاسمانی عێراق بەرەڵایە و بۆ زانینیش هەر لەم دوسێ هەفتەی پێشوو هەر بەڕێز سوودانی خۆی گوتی مە چاوەڕێەکەین پاش کۆتایی هێنانی ئەرکی هاوپەیمانان لە کۆتایی 2026 کە ئەوان چوونە دەرەوە ئێمە ئەو کاتە ئیتر عەق دەکەین بۆ دابینکردنی سیستەمی چاودێری ئاسمانی و سیستەمی دژە ئاسمانی. بۆ وای گوت چونکە پێشتر گوێم لە تەسریحێکی لیوای حیا ڕەسوول بوو دەیگو ئێمە ئەمانەوەی بیکڕین بەڵام ئەمریکا ڕێی نەداوە بیکڕین. ئەمجا ئەوە لەو نهێنیە بکۆڵنەوە ئەمریکا ئەڵە ڕێی نەداوە کە بیکە. لەبەرەوەیە عێراقیش نیتی باشە. ئایا ئەگەر ویستمان هاوپەیمانان بماندنێ ئایا عێراق ئێڵێ؟ عێراق نایەڵێ، چونکە هەموو چەکێک یان تەقەمەنیەک کە دێتە هەرێمی کوردستان ئەبێ موافقەتی عێراقی هەبێ، ئەبێ موافقەتی فەرماندەی گشتی هێزە چەکدارەکانی عێراق و وەزارەتی بەرگری عێراق. بۆ معلوماتت نزیکە 8 ساڵە 10 ساڵە دەبێ ئەوان ویستیان چەند درۆنێک بنێنن بۆ هێزی پێشمەرگە بۆ ئەوەی مەشقی لەسەر بکەن. تا ئێستا حکوومەتی عێراق ڕەزامەند نەبوو ئەو چەند درۆنە بۆ هێزی پێشمەرگە بێ. لەبەرەوەیە ئەوش لە ژێر دەسەڵاتی حکوومەتی عێراقا کە ئەگەر حتا هاوپەیمانان ویستیان وێنەکە زۆر جوان ڕوون بووە کاک جەباریاوەر ینی ڕوونە زۆر ڕوونە. من وەڵایی پێ 2-3 دقەیەکم ماوە ڕەئی تۆم بەلاوە گرنگە لەبارەی قانونی حەشدی شعبی. من وەکو خۆم با بڵێن وای ئەبینم کە ئەم قانونە حەشدی شعبیەکە بە سوپای پاسدارانی ئێران. من وای ئەبینم ئەمە سەرنجی منە بە دڵنیاییەوە پێدەچێ قانونەکەت بینی بێ بەم فشارانەی ئەمریکا بێ، بەم نیگەرانیانەی ئەمریکا بێ و ئەوەی ئەمریکا داوایەکە کە حەشدی شعبی نەک بکرێ بە سوپای پاسداران بەڵکو با بڵێن لە چوارچەوەی وەزارەتەکانی ناوخۆ و بەرگریە تێکەڵ بە هێزە ئەمنی و سەربازیەکان بکرێن. عێراق هێزە شیعیەکان ئەمەیان بۆ ئەچێتە سەر و بەڕاستی ئەگەر ئەم قانونە بچێتە سەر بۆ با بڵێن مەترسیەکانی و هەڕەشەکانی ئەمریکا لەسەر عێراق و هێزە شیعیەکان زیاتر ناکە. طبعا نازانم ئەو برات ینی بە حقیقت نازانم هەموو لایەک لە هەرێمی کوردستان ئەو یاسایی خوێندوتەوە یان نەیخوێندەوە بە تایبەتی دام و دەستگا ڕسمی و استراتیجیەکان لە هەرێمی کوردستانە و نازانم ئایا هەموو ئەندامانی پەرلەمانی لایەنە کوردستانیەکان لە بەغا ئایا بەڕوونی ئیطلاعیان یان یعنی بەڕوونی ئەو یاسایان خوێندەوە. من ئەو یاسایم زۆر بەڕوونی خوێندۆتەوە، ینی مسوەدەی یاساکە چونکە هێشتا نەبووتە یاسا مسوەدەیە ڕەشنووسەکەی یاساکەم چوومەتە سەر سایتی پەرلەمانی عێراق و زۆر بە جوانی خوێندومە بۆ زانین ئەگەر ئەو یاسایە ئیقرار بکرێت لە عێراق. طبعا پێشتر یاسای حەشدی شعبی لە ساڵی 2016 کە دەرچوو بە هەمووی عیبارەتە لە 3 مادە فقط 3 مادە یاسایەکی بەسەریعی دەریان کرد بەس دەیانویست بیکەنە بڵێن شێوازێکی قانونی بدەنێت. بەڵام ئێستا یاسایەکە هیچ جیاوازی نییە لەگەڵ یاسای وەزارەتی بەرگری عێراقدایە، یعنی ئەبێتە وەزارەتێک وەکو وەزارەتی بەرگری عێراق لە عێراق. یعنی طبعا بەپێی ئەو یاسایە
حەشدی شعبی فەرماندەکەی پلەی وەزیرە. طبعا یاری دەدەرەکانی هەمووی ئەوانەی کە لە بڵێ یاری دەدەرەکانیەتی وەکو ئەو یاری دەدەرانەی کە هەیە لە وەزارە دیفاع هی وەزیر و هی سەرۆکی ئەرکانی هەبێ، ئەمانە هەمویان پلیان وەکو جێگیری وەزیرە لەدا وەزارەتەکە. طبعا ئەکادیمیای عسکەری خۆی هەیە، یعنی ئەکادیمیای مەشقی خۆی هەیە، بنکەی مەشقی خۆی هەیە، میزانیەی تایبەتی خۆی هەیە. جگەل لەمانە هەمووش، یعنی هەموو ئەو بەشانەی کە لە وەزارەتێکی بەرگری هەیە هەمان ئەو بەشانە هەمووی لە مادەکانی ناو بڵێن یاساکە دیاری کراوە و هەمان ئەو چەکانەی کە هەیە لە وەزارەتی بەرگری ئەتوانێ ئەو بڵێن وەزارەتە نوێ من نایانێ وەزارەت چووکە بێتە وەزارەت حەشدی شعبی ئەبێتە یەک وەزارەتێک مشابه بۆ وەزارەتی بەرگری عێراق و لەو بڕوایەدام دوایی کە یاساکە ئقرار کرا زۆر بەهێزتر ئەبێ لە وەزارەتی بەرگری عێراق، یعنی وەزارەتی بەرگری کاک جەباریاوەر من باشەکەم ناوە حەشدی شعبی بەم قانونە بێ بە سوپای پاسداران یان نا بەڕاستی وە بەرهێنانەکە چوزانم مەسلەی تەندروستی تەداخولەکە زۆر پرسی دیکە ینی پرسی استراتیژین بە کورتی سوپاس دەکەم. بەڵێ هەموو وەکوتم هەموو بەشەکانی تایە، هەموو بەشەکان کە لە وەزارەتی بەرگری عێراقدا هەیە هەمان ئەو بەشانە. طبعا ئێستا یاساکە زیاتر لە 16 مادەیە، ینی لە 3 مادەوە زیاد بووە بۆ زیاتر لە 16 یان 17 مادەیە. وەکوتم دەسەڵاتەکانی تواناکانی دام و دەستگاکانی هیچ جێواز نییە لەگەڵ دام و دەستگایەکی وەزارەتی بەرگری عێراق و بۆ زانینی بەڕێستان و بۆ زانینی هەموو لایەک ئەو یاسایە دوو جار خوێندنەوەی بۆ کراوە، ینی خوێندنەوەی یەکەمی بۆ کراوە و خوێندنەوەی دومی بۆ کراوە. هەر تەنها ماوە ئێستا دراوەتە بەشی یاسایی بۆ ئەوەی هەندێک بەحساب تێبینی لە کاتی خوێندنەوەکان تێبینی هەبووە بۆ ئەوەی تێبینەکان جێعتیبار وەرگیرێ و دوای ئەوەی کە پێداچوونەوە ئەکا بەشی یاسایی کە تەسەوڕ ناکەم پێداچوونەوە بە بابەتە سەرێکەکانی بکە و ناوێرن پێداچوونەوە بکەن بە بابەتە سەرەکەکان. دوایی کە هاتەوە پەرلەمان لە لجنەی یاسای تەواوتر دەنگی لەسەر درێ و مشکلەکە لێرە لە پەرلەمانی عێراق ئەوەیە دەنگدان لەسەر یاسا بە تەوافقە، یعنی من شتێکت بۆ ئەەکەم تۆ شتێکم بۆ بکە ڕوونە، یعنی وەکو ئەو یاسایانەی کە پێشتر دەرچوون دەربارەی مەسەلەی هین بوو، ینی بڵێن هین هەویەی شخصی و دەربارەی عەفوعامی لە سەر بەعسیەکان و دەربارەیەوەی کە بە تەوافق کرا و شتەکە جێبەجێ کرا. ئێستش ئەمەش بە تەوافقە، یعنی بە تەوافق لە نێوانی سوننە و کورد و لە نێوانی شیعەکانە. ئەگەر ئقرار بکە ئیتر وەکوتم ئێمە وەزارەتێکی تری عەسکەریمان لە عێراقدا هەبێ هیچ کەمتر نییە بەڵکو زیاترش لە وەزارەتی بەرگری. سپاس دەکەم ئەگەر دەرفەتە بوو بەڕاستی کاک جەباریاوەر حەزەکەم جارێکی دیکە گفتوگۆ لەسەر ئەم یاسایی یان پرۆژە یاسایی حەشدی شعبی بکەین. جەباریاوەر ئەمینداری پێشووی وەزارەتی پێشمەرگە گەلێک سپاس دەکەم، دەست خۆش بێ. سپاس بەدوعا.